خۆی لە ڕاستیدا دیار نییە کە بڕیارەکە ئەمری وەلایی دەبێت یاخود ڕوونکردنەوە دەبێت لەسەر پرسی ناردنی موچە، چونکە دادگای فیدراڵی خۆشی فشاری لەسرە. ڕاستە لەگەڵ سەرۆک کۆمارە باسی پرسی موچە کراوە، سەرۆک کۆمار جەختی لەسەرەوە کردووە کە دەبێت دادگای فیدراڵی ئەو پرسەیەک لا بکاتەوە، بەڵام لە هەمان کاتیشدا چوارچەوەی هەمانجی تەنیا داوای ڕوونکردنەوە دەکەن. بە هەمان شێوە وەزارەتی دارایی عێراقیش وتوێتی هیچ ڕوونکردنەوەیەک یان ڕوونکرد لەسەر نووسراوە کۆنەکەی وزارەتی دارایی دادگای فیدراڵی بدرێت کە دادگا ڕوونکردنەوەیەک بدا لەسەر پرسی موچە کە داهاتی نانەوتی و نەوتی پێوەست نەکرێ بە ناردنی موچە و ئەو بابەتانەوە. واتە بە ئاگەرێکی زۆرەوە خۆی بە جۆرەی زانیاریەکان کە لە دادگای فیدراڵیشە یعنی لەگەڵ فەرمانبەرێکی دادگای فیدراڵا قسەم کردو دەڵێ لە کارنامەی کۆبنەوەکانی دادگای فیدراڵا هیچ باسی موچە ناکرێ، بەڵام سەرۆکی دادگا دەتوانێت ئەو پرسە بخاتە ناو کارنامەکەەوە سبەینێ بیخاتە گفتوگۆکردنەوە لەگەڵ دادوەراندا بۆ ئەوەی بتوانن بڕیارێکی یەکلاکەرەوە بدەن ئەگەر بێت و ئەمری وەلایی دەربکرێت لەسەر پرسی موچە یاخود ڕوونکردنەوەیەک بدرێت لەسەر نووسراوی کۆنەکەی دادگای فیدراڵی کە دەڵێ حکوومەتی عێراق پێوەستە بەوەی کە مانگانە موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکات. لە هەمان کاتیشدا ئەوەشمان لەبیر نەچێت کە لە بەرامبەر ناردنی موچە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نانەوتی و نەوتی ڕەوانەی بەغداد بکە. یعنی ئەمەش بابەتێکی یاسایی قوڵە ئاراز، ینی وزارەتی دارایی ینی کە پێشتریش هەر ئاماژەی بۆ کردووە لەم بەرامبەر ناردنی موچە دەبێت ئێوەش داهاتمان بۆ بنێرن. بۆیە چاڕوان دەکرێت سبەینێ باگەرێکی زۆرەوە ئەگەر هەموو دادوەران ڕازی بن گفتوگۆ لەسەر پرسی موچە بکرێەوە بتوانن بیخەنە کارنامەکەەوە بڕیاری کۆتایی و یەکلاکەرەوە لەسەر ئەو پرسە دەدرێت، چونکە ئێستا هەموو خەڵکی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان و هەروەها دارایی عێراق و سەرۆکوەزیرانی شاوەڕی دادگای فیدراڵە، بەڵام دادگای فیدراڵی لەگەڵ سەرۆکوەزیرانە قسەی کردووە لەگەڵ دارایی عێراق قسەی کردووە کە هۆکاری نەناردنی موچەکە چییە بۆ ئەوەی ڕوون بێلایەن کە لە کۆبنەوەی ئەگەر بێت و باسی موچە بکرێ بزانن هۆکارەکەی چیە کە موچە نەهاتووە. لە هەمان کاتیشدا تەیف سامی تا ئێستا سوورە لەسەر نەناردنی موچە تا ئەو کاتەی داهاتی نەوتی و نانەوتی ڕادەست دەکرێت. ئەنی هەر لە کۆبنەوەی لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی ناڕازی کە لە بەغداد بوون ڕاستەو خۆ پێیانی وتووە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە ناردنی داهاتی نەوتی و نانەوتی ئەوە ئێمە ڕاستەوخۆ دەتوانین موچە بنێرین، بەڵام ئەگەر نەنێرێ ئێمەش بە هەمان شێوە موچە نانێرین. یعنی هێشتا بابەتەکە ناتوانین بڵێن سبەینی یەکلاکەرەوە دەبێت لەسەر ئەو پرسە، ینی دادگای فیدراڵی بتوانێت یەکلای بکاتەوە، بەڵام هەر بڕیارێکی دادگای فیدراڵی یعنی دارایی عێراق پێوە پێوەست دەبێەوە دەتوانێت بە کاتی یعنی نەک کێشەکە بە تەواوەتی چارەسەر بێ، بەڵام بە کاتی دەتوانین بڵێن کە ڕەنگە بە کاتی موچەی مانگی 5 ڕەوانە بکرێ، بەڵام دواتر دەبێت کێشەکە لە ئەساسدا چارەسەر بکرێت. جینا دەگەڕێنەوە هەمان کات. تاکید خۆی بڕینی موچە بەشێکی سیاسیە ئارازەوە هەمومان دەزانین بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا بەشێکی سیاسیە، بەڵام بەشێکی دیکەشی دەتوانین بڵێن 140 سیاسیە 160 داراییە. ینی بە تاکید بابەتی سیاسی ئێستا لە عێراق ینی کاریگەری دەبێت لەسەر هەر بڕیارێکی حکوومەت کە پێشتر داوێتی ئەم گۆڕانکاریانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم مەترسیانی کە لەسەر عێراقدا هەیە باگەرێکی زۆر و عێراقیش دەبێت تۆزێ نەرمی بنوێنێ لەگەڵ هەرێمی کوردستانە بۆی لە داهاتوودا پشتی بگرێ ئەگەر بێت و کارێک بکرێت لە عێراقدا خود شەڕەکە لە عێراقیش بگرێتەوە. چاوەڕوانین کە سبەینی ئەو پرسەیەک لا بکرێتەوە بە ناردنی موچە یاخود بە شێوەیەکی کاتی بێ یان بنبڕکردنی کێشەکە لەگەڵ هەرێمی کوردستانە چۆنێتی دەستنیشانکردن یاخود ینی چارەسەرکردنی ئەو کێشە لەلایەن دادگای فیدراڵەوە. بەڵێ خۆی ئاراز لە ڕاستیدا دەتوانین بڵێن ئەمە هەنگاوە بەرەی مقاومە ناوێت ڕاستە و خۆی بخاتە ناو بابەتەکەەوە، بەڵام هەنگاو دەچێت. خۆپشاندانی یەکەم کە کرا ئەوە هەر بەشێک بوو لە بەرەی مقاومە، دوێنێش عەسایبی ئەهلی حەق دوێنێ خۆپشاندانەکەی کرد. ئەمڕۆژ لە دیالە بە هەمان شێوە خۆپشاندان دەکرێت و دوێنێش لە حلە خۆپشاندان کرا دژی ئیسرائیل و ئەمریکاەوە. بەڵام ئێستا بەرەی مقاومە دوێنێ شەو لەگەڵ کەسێکیانە قسەم کردووە دەڵێ
ئێمە دەمانەیە بزانین ئەمریکا چی دەکا. ئەگەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمریکا تەداخلی ئەو پرسەی کرد، ئێمەش ڕاستەوخۆ لێرەوە موشکی خۆمان ئاراستی سەفاری ئەمریکا دەکەین، باڵۆزخانەی ئەمریکا و لە بەغدا دەکەین، ئەگەر لە هەولێریش قۆنسڵی ئەمریکا بە یاخود قاعیدەی عین الئەسەد. ئەو جا ئێستا نەخێر ئاراز هیچ گەرانتیەک نییە، هەر کۆبنەوەکەی چوارچێوەی هەماهنگگی بە باشی تەواو نەبوو. یعنی ڕاستە پەیامی ئەمریکای گەیاندە چوارچێوەی هەماهنگگی، بەڵام بە قسەیانی نەکردووە. هەر ئەمڕۆژ مالیکی بڕیار وایە کاژمێر 5 وتارێکی هەبێ لەسەر پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی ئێران و ئیسرائیل. ئەو کات خۆی خۆ دەزانی، یعنی چوارچێوەی هەماهنگگی زۆربەی زۆری لە دەستی نووری مالیکیە. نووری مالیکی یەکلاکەرەوەی پرسەکە دەبێ، ئەگەر بێت و پشگیری ئێران بکا و دەبێ یعنی وەڵامەکەی تون بێ و دەبێ وەڵامی ئەمریکا و ئیسرائیل بدرێتەوە، ڕاستەوخۆ بەرەی مقاومە بە هەموو شێوەیەک لەگەڵ نووری مالیکی دەبن. ئەگەر نا هێزەکەیان زۆر لاواز دەبێ ئاراز، یعنی هێزی بەرەی مقاومە پێشتر نووری مالیکی و کەسانی دیکە و یعنی کەسی باڵا لەگەڵ بەرەی مقاومە بوو. ئێستا زۆر لاواز بوون، خۆشیان هەندێک ترسیان لا دروست بووە کە نایانێ خۆیان تێکەڵی ئەو کێشەیە بکەن. بۆیە ئەمڕۆ نووری مالیکی ئەو پرسەیەکلا دەکاتەوە کە چوارچێوەی هەماهنگگی بەگشتی ڕایچی دەبێت لەسەر شەڕی ئیسرائیل و ئێران. ئایا عێراقیش لەو پرسە بەشداری دەبێ یاخود ناو بەرەی مقاومە چی دەکات؟ بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ، ینی هەندێ بەرەی مقاومە جوڵەی کردووە، هەندێ موشەکی ئاراستەی هەولێر کردووە. بەڵێ بەتاکید، یعنی خۆی ئەو هەموو پارێ و ئەو هەموو پرچەکردنەی کە ئێران بەرام داوێتی بە بەرەی مقاومە داوێتی بە حەشدی شەعبی بە حکوومەتی عێراق دەیەوێت لەم ڕۆژەدا بەکاری بێنێ. بەڵام وەکو وتومە پێشتریش دوێنێ لە لایڤی گەشتی هەشتا لە زوم باسم کرد، پلانی بی لە عێراقە، ئێستا پلانی ئەی بەکارێنێ ئێران، هێشتا پلانی بی بەکارنێناوەکە لە عێراقەوە دەست پێ بکات، شەڕەکە بکاتە ناو عێراقەوە. بەڵام ئێستا هێشتا وەڵامدانەوەی ئیسرائیل دەدا، پەیامی ئێرانیەکانیش ڕوونە، دەبێت پشتمان بگرن، دەبێ نابێ ئاسمانی عێراق بەکاربێنن بۆ ئەوەی ئیسرائیل لێرەوە بە فرۆکە تێپەڕێ و بتوانێت بەردۆمانی ئێران بکە. بەڵام عێراق بە شێوەیەکی پرۆتۆکۆلی سکاڵای تۆمار کردووە، بەڵام هەروەکوتم پرۆتۆکۆلیە و هیچ شتێکی لە ئەرزی واقعدا جێبەجێ ناکرێت، چونکە دەزانی ئاسمانی عێراق لەژێر دەستی ئەمریکایە و ئەمریکاش گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵکردووە بۆ لێدانی ئێران. ئەجینا ئیسرائیلەکان ناتوانوا بە ئاسانی فرۆکەیان بێنە سەر عێراق. بۆیە بە شێوەیەکی گشتی تا ئێستا بارودۆخەکە ناڕوونە ئاراس.